دەچینە لای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە لەشکرکێشەکانی سوپای تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان لە 15 حزەیرانەوە جبوونجۆڵی سوپای تورکیا لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان و چەند کیلۆمەترێکیش هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستان و دەستی پێ کردووە. تورکیا چەندین بنکە و بارگای سەربازی نوێی لە خاکی هەرێمی کوردستاندا کردوتەوە. هەبەتا ئەمە یەکەمین جار نییە کە سوپای تورکیا ئۆپراسیۆن لە ناو خاکی هەرێمی کوردستاندا لە چوارچێوەی ئۆپراسیۆندا وەکو خۆی بەناوی دەکات ئەنجام ئەدا، بەڵام لەگەڵ ئەوەدا کاریگەرێکی زۆری لەسەر هەرێمی کوردستان جێهێشتووە بەتایبەتی کا بۆتە هۆی چۆڵکردنی چەندین گوند لە هەرێمی کوردستاندا. لەگەڵ ئەوەشدا لەگەڵ هاتنی سوپای تورکیادا چەندین جەویزاری هاوڵاتیان بەهۆی بردومانەکانی تورکیاوە سوتاون یاخۆ چۆڵکران و تیتر ناتوانێت کە کشتوکاڵکردن تێدا بەردەوام بێ. هەڵبەتە ئەمە لە چوارچێوەی ئامادەکاریەکانی لەشکرکێشی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان هێشتا ئۆپراسیۆنەکەی دەستی پێ نەکردووە. بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە جم و جۆڵە دیبلۆماسیەکانی دوای بەردەوامی لەشکرکێشەکانی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەبدولسەلام کەریم مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری سیاسی و ئەمری دەکەین و ڕاستەخۆ بەڕێزیان لەگەڵمان ئامادەن. دکتۆر سڵاو لێ ببانیت باش. بەنیەوە باش سپاس. دکتۆر جارێکی دیکە لەشکرکێشی و ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان دەستی پێکرد و دەمەوێت کۆمنتی بەڕێزە سەرنجی بەڕێزت لەسەر دوایین لەشکرکێشەکانی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان بزانم. بەیانیتان باش، بەیانی بینەران ویسەرانی کەناڵی کورسات نیوز باش. من دکتۆر سەلام عەبدولکەریمم. سەبارەت بە هێرش و لەشکرکێشەکانی سوپای تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان دیارە ئەمە مێژوویەکی پێشتری هەیە و لە ساڵانی 90ەکانەوە و پێشتریش لە هەشتاکانەوە لە چوارچەوەی خاکی عێراقا تورکیا هاتۆتە ناو خاکی عێراقەوە بەتایبەتیش دوای دامەزرانی قەواری هەرێمی کوردستان لە ساڵی 1990ەوە و لە ساڵانی 90ەوە کۆمەڵێک پرۆسی سەربازی تری ئەنجام داوە. ئەم لەشکرکێشی ئەم دوایانەی سوپای تورکیا لە ناوچەکانی بادینان و بە دیاریکراوی لە پارێزگای دووەکە ئامادەکاریە بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنێکی تری گەورە لە چوارچەوەی ئۆپراسیۆنەکانی چنگی هەڵۆ و بە پێی لێدوانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ئەمە خۆناغی کۆتاییە بۆ پێی کە ئامانجی ئاسایشی و سەربازی تورکیا هاتنە ناوەیە بۆ قوڵای خاکی هەرێمی کوردستان بە درێژایی 30 تا 40 کیلۆمەتر کە بە پێی لێدوانی خۆیان ئەمە دوایین خۆناغەکە ئەو ڕێڕەوە ئاسایشی ئەو پشتوێنە ئاسایشیە تەواو دەکەن و بۆ ئەوەی بتوانن بەپی لێدوانی خۆیان مەترسیەکانی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان لە ناو خاکی هەرێمی کوردستان و ناوچە سنوورەکانەوە بۆ سەر ئامانجە سەربازیەکانی خۆیان کۆتایی پێبێن. بەڵێ تورکیا لە هەر لەشکرکێش و لە هەر ئۆپراسیۆنێکی دا بۆسەر خاکی هەرێمی کوردستان کە ئەنجامی ئەدات بیانوویەکی هەیە، بیانووی بوونی پارتی کرێکەکانی کوردستانە لە ناو هەرێمی کوردستان. اینجا دەمێت ئەو بزانم ئایا بەڕاستی وایە پارتی کرێکەکانی کوردستان بیانویان داوە بە تورکیا کە بۆ شێوازە لەشکرکێشی بکە یاخۆ تورکیا ئامانجێکی دیکە مەهامێکی دیکەی سیاسی هەیە لە هێرشەکانی بۆ سەر یاخۆ لە لەشکرکێشیەکانی بۆ ناو خاکی هەرێمی کوردستان؟ خۆی لە هەر قۆناغێک هۆکاری خۆی هەیە لە ئێستاە لە دوای ڕوخانی عێراقەوە و ڕژێمی سیاسی عێراقەوە و دامەزرانی حکوومەتی نوێ لە عێراقدا و ئەو گۆڕانکاریانەی کە هاتووە کە هێزە شیعەکان باڵادەستن لە عێراقا و ئێران نفوزی خۆی لە عێراق و لە ناوچەکە کردوتەوە. تورکیا ترسی هەیە چکە لە کۆنەوە خاکی عێراق ململانێ بۆ لە نێوان سەفەی و لە نێوان عوسمانەکاندا و ئێستاش لە نێوان تورکیا و ئێراندا ململانەیەک هەیە لەسەر ئەو ناوچانە و تورکیا بە حکمی بانگەشەکردنی بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی ناوچەکانی عێراق بە شوێنی خۆی دەزانێ و ئێرانیش بە حکمیەوەی کە ناوچە پیرۆزەکانی شیعە لە بەشێکی زۆری لە عێراقدا هەیە واروەها بۆ ڕوبەڕبوونەوەی پەلاویشتنەکانی ئەمریکا وڵاتانی هاوپەیمانان لە دوای جەنگی کەندا و لە ناوچەکە ئێرانیش دەستی بە جموجوڵ کردووە. بۆیە تورکیا ئەم هەوڵانەی ئێستەی ئەوەیە کە دوای ئەو گۆڕانکاریانەی کە هاتوۆتە ئاراوە گۆڕانکاریە تازەکان بە ڕاستی جموزۆڵی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچە سنووریەکان و جێگیربوونیان هەر لە کۆنەوە جێگای نیگەرانەکانی تورکیا بوو بەتایبەتی نیگەرانی ئاسایشی و سەربازی لەبەرەوە تورکیا بەشێکی زۆری تێڕوانینەکان لە ڕوانگەی ئاسایشی نەتەوەی خۆیەوە سیر دەکا پێی وایە کە جێگیربوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچەکانی قەندیل لە چیا سەختەکانی سنووری نێوان تورکیا و هەرێمی کوردستان ئەمانە مای مەترسین بۆیە تورکیا لەم ڕوانگەوە و بەشێکی تریش لە سیاسەتی تورکیا لە ڕابردووە هەناردەکردنی قەیرانەکان بوو لە ناوخۆی تورکیا بۆ دەرەوە. ئێمە زانین نەکتەنا لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان لە ڕۆژاوای کوردستان دەستێوەردانی کردووە لە شوێنی تریش دەستێوەردانی کردووە پەیوەندی بەوە هەیە. بەڵام
تورکیا لە ئێستای ئەزانێت کە ئەو گۆڕانکارانەی هاتووەتە ئاراوە ئێران نفوزی زیاتری لە عێراقدا ئەویش ئەوێت جێپێی نفوزی خۆی زیاتر بکات لە عێراقدا لە ڕێگەی هاتن ناوەی سەربازی و لەشی کێشی ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازیەوە بە بیانی بوونی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان بۆیە ئامانجەکە ئامادەی و بوونی زیاتری تورکیا لە ناو خاکی عێراقدا بۆ پارێزگاریکردن لە هەر گۆڕانکارێک لە کەرکووک لەبەرەوەی ئێمە ئەزانین بەم دوایانە شکالبژاردنەکانی پارێزگای کەرکووک ئەنجامدرا لە قازانجی تورکیا نەبوو و ئەمە تورکیا نیگەران کردووە ترسی هەیە کە پێکهاتەی تورکمان لەوێ فەرامۆش بکرێ و کەرکووک کە زیاتر بڵێن هێزە نیشتیمانیە کوردیەکان و عێراقیەکان بکوێتە ژێر دەسەڵاتیان ئێمە زانین کە لە ئەنجامی هەڵبژاردنەکەش هەم یەکێتی نیشتیمانی کوردستان 5 کورسی هێنا و هەم ئەو ئەنجامەی لێکەوتەوە لە بە جۆرەی خواست و دڵخوازی تورکیا نەبوو و هەروەها تورکیا بۆ خۆی ئێوێ لە عێراقدا ئەویش قورسایی هەبێت دیارە ئەو قورساییەش بەشێکی لە کارتی ئاوی وەکو ئاو کە ڕووباری دیجلە و فوراتە ئاوەگرێتەوە لە عێراق لە ڕابردووە لە ئێستاشدا ئەو هەڕەشەیە ئەکا و لە هەمان کاتا وجودی سەربازیەکەش لە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانە وای لێکە کە بتوانێت لە هەر گۆڕانکاریەکی ئایندەی لە عێراق و لە کەرکووک و لە ناوچەکەی ڕووبات بتوانێت قسەی خۆی هەبێ یاخۆ دەستێوەردانی هەبێت. بەڵێ کاتە بە گوێرەی ئەم گفتوگوی کە کردمان ئامانج لە لەشکرکێشەکانی تورکیا و ناو خاکی هەرێمی کوردستان جیاوازە پارتی کرێکەکانی کوردستان پرسیانی چەند مەهامێکی دیکەی سیاسەت چکەوەی ئێمە دەیبینین تورکیا بە بەردەوامی ئەو شوێنانە بردومان دەکات کە خەڵکی مەدەنی لێن یاخۆ بەشاتر لە شێوازەکان ئەتوانین بڵێن پێکۆ بنکۆ بارگەکانی پارتی کرێکەکانی کوردستانی تێدانێ بەڵام ئەوەی کە جگەی سەرنج ئەوەیە بۆچی لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی هەروەها عێراقیش بەگشتی تاکو ئێستا هیچ وەڵامدانەوەیەک یاخۆ هیچ ناڕزاتی دەربڕینێک بە شێوازێکی فەرمی لەلایەن حکوومەتی هەردوو لاوە نییە. تاوانەوەی سەبارەت بە پەیوەندیەکانی عێراق و تورکیا لە دێر زمانە پەیوەندێکی دیبلۆماسی بازرگانی سیاسیان هەیە و عێراق خاڵی لاوازی هەیە کە کێشەی ئاوە و تورکیاش خاوەنی گەنجینێکی ئاوی گەورەی لەسەر ئاستی نەک ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و سەرچاو ئاویەکانی عێراق کە فوراد لە سووریاوێتە ناو عێراق و ڕووباری دیجلەش ڕاستەوخۆ لە تورکیاوێتە ناو خاکی عێراق لە تورکیا هەڵدەقڵێ و ئەم ململانەیە لە ڕابردووە کێشەی ئاو کێشەیەکی گەورە بوو لە نێوان عێراق و تورکیا و سووریا و تورکیا ملی نەداوە بۆ داواکاریەکانی هەرێکە لە سووریا و لە عێراق و کارتی ئاویشی بەرامبەر بە سووریا بۆ قەزەی کوردی بەکاری هێناوە و بەرامبەر بە عێراقیش بەکاری هێناوە ئێستش سەردانەکانی ڕابردووی وەزیری دەرەوەی تورکیا و هەروەها سەرۆکۆماری تورکیا بە شاندێکی گەورەوە ئەنجامدانی نزیکەی 40 ڕێکەوتن نامەی ئاسایشی و بازرگانی هەموو ئەوانە ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە عێراق لەبەر ئەوەی کە پێویستی بە ئاو هەیە نەوعان ما جۆرێک لە ڕەزامەندیەکی بێدەنگانەی ئەنجام قوبول کردبێ بۆ ئەو لە شیرکێشەی کە سوپای تورکیا هەرچەندە لەم چەند ڕۆژەی پێشودا هەڵوێستی عێراق گۆڕانکاری بەسەردا هاتووە بە تایبەتی هەرچەنە وەزیری دەروی عێراق فواد حسێن ڕایگەیان کە عێراق ناڕازیە بەڵام ئەمە ڕەنگە تەنها لێدوانی میدیایی بێ و هاتنی قاسم عەرەجی ڕایۆشکاری گەوری ئاسایشی نەتەوەی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەوەی لێ خوێندرێتەوە کە عێراق داوای هەڵوێستێکی یەکگرتووی لە هەرێمی کوردستانەکە لەبەری ئەو ناوچانەی کە سوپای تورکیا لە شکێشی ئەنجامەدا لەژێر دەسەڵاتی سوپای عێراقانی لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستانە کە ناوچەکانی بادینان و دوهۆک ئەو شوێنانەیە بۆیە هەڵوێستەکان عێراق نەوعان ما ڕەنگە ڕەزامەندێکی دەربڕی بێ بە بێدەنگی و هاتنی ئەو شاندە عێراقیش بۆ هەرێمی کوردستان یاخود نیگەرانەکانیان گەیاندیان بە تورکیا بۆ بێ کە عێراق پێی وایە تورکیا ئەو سنوورە یاخود ئەو پشتێنەی تێب ئەو خاڵی تێپەڕاندووە کە ئەبوو تێنەپەڕێنێ کە نەوعان ما تەفاوم و لێک تێگەیشتنێک لە نێوانیانە هەیە و تورکیا ئێستا مەترسی عێراق ئەوەیە نیگەرانەکانی عێراق لەم چەند ڕۆژە کە هاتوۆتە ئاراوە ئەوەیە کە تورکیا بنکە و بارەگای جێگیردائانێ ئەمە واکە کە نەوعان ما ئەو پارچ ئەو ناوچانەی کە سوپای تورکیای تا جێگیرە بێ وەکو داگیرکاری مامەڵی لەگەڵا بکرێەوە ینی خاکی عێراق و داگیرەکرێ ئەوەشی کە هەرێمی کوردستان ئێمە زانانی هەرێمی کوردستان ئێستا تا ڕادێکی زۆر ناکۆکی لە نێوانێکێتی و پارتی هەیە و لە نێوان عێراق و هەرێمی کوردستانی ژێشتا ناکۆکی کۆمەڵێک کێشە و گرفتەیە نەگەشتونتە نەتیجە و ئەو ناوچانەش بەڕاستی بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەگشتی و بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستانە کە لەو ناوچانە باڵا دەست ئێمە ئەزانین کە زۆر حکومی زۆر هۆکار لەوانە هۆکاری جیۆپۆلیتیکی جوگرافی ڕەنگە جۆرێک لە ڕێکەوتن یاخود ڕێکەوتنی شاراوەش بێ یاخود جۆرێک لە بێدەنگی لە هەرێمی کوردستانی ژێ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگە حکوومەت هەرێمی کوردستان کە بێدەنگەم باوانەی ئەوەی کە ڕازیە
لە ڕاستیا دەسەڵاتی بەرگرتنی بە لەشکێشی سوپای تورکیانە لەبەرەوە عێراقیش نەوعەنما هەر بێدەنگە لەبەر کێشەی ئاوی و هەروەها ئەو ڕێکوتن نامانش کە کراوە لە قۆناغی پێشوو ڕەنگە عێراق و لە هەرێمی کوردستانیش ینی وەک چۆن پندێکەڵێ بێدەنگبوونی نیشانی ڕازی بوونە بەو شێوەیە گینا ئەتواندرا مەسەلەن هەڵوێستی جدی بێت تا هێزە سیاسی شیعەکان تەنها قەیس خەزعەلی نەبێ هێزەکانی کە هیچی ناڕزای ئەوتۆیان دەرنەبڕیوە چەنە بەڕێز مقتەسا سەدری ژەویژەر ناڕزایەکی دەربڕیوە بەڵام هەموو ئەوانە دوجار مووقیفی ڕسمی حکوومەت دەورە بینێ حکوومەتی عێراق ئەوانیش تاوەکو ئێستا بێدەنگن هەرچەندە هەندێک لێدوانەیە بەڵام پێدەچێ نەوعەنما زۆرێک لە هەڵکردنی گڵۆپی سەوزە بێت لە هەم لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە حکوومەتی عێراقیشەوە بۆکو جۆرێک لە بێدەنگی نواندن بەرامبەر بە و لە کێشەی سوپای تورکیا بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆن لەداخ دەڵێت کە ئەمە کۆتا ئۆپراسیۆنە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا ئەنجامی ئەدات جا دەمێ بستم ئایا پێشبینەکانی ئێوە ئەوەیە کە بەڕاستی ئەمە کۆتا ئۆپراسیۆن دەبێت و ئەگەر کۆتا ئۆپراسیۆنیش بێ بەمانەی ئەوە دێت کە تورکیا هەتاوەکو هەموو مەهامەکانی خۆی لە ناو خاکی هەرێمی کوردستاندا نەپێکێت لە ئۆپراسیۆنەکەیدا واز ناهێنێت یاخود کۆتای بە ئۆپراسیۆنەکانی ناهێنێت خۆی لە ڕاستیان لەم خۆناغا بە گوێرەی لێدوانی ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کە ڕایگەیاند ئەم ئۆپراسیۆنە دوایین خۆناغا ئەو ناوچانە قفڵ ئەدەن لە ینی دای ئەخەن بەڕووی چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستان و ناهێڵن لەو ڕێڕەوە سنووریانەوە مەترسی لەسەر بەرژەوەندی ئاسایشی و ئامانجە ئاسایشی و سەربازیەکانی تورکیا دروست بکەن بەڵام جێگیربوونی سوپای تورکیا بۆ خۆی مەترسیەوە ئەوەی لێ خوێنرێتەوە کە تورکیا لە داهاتوودا ڕەنگە یعنی پەلاویشتنی زیاتری هەبێ و ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە سوپای تورکیا نیازی گەڕانەوەی نیەوە ئەو ناوچانە هەمووی وەکو داگیرکردن داگیری ئەکات و بۆ ئەوەی جێپەی خۆی لە ناو خاکی هەرێمی کوردستان لێش و لە عێراقا قایمتر بکات بۆ هەر ئەگەر و گۆڕانکاریەک لە ناو بارودۆخی سیاسی و ناوخۆیی عێراق و هەرێمی کوردستان بێتە ئاراوە ئێمە ئەزانین بەشێکی تریشی ئەم پەرەسەندانە کوێتە سەر هەڵوێستی ئێران ئایا ئێران ینی بێدەنگ ئەبێ لە پەلاویشتن و فراوانبوونی نفوزی سیاسی و سەربازی تورکیا زیاتر لە عێراق ئێمە زانین عێراق ئێستا هاوپەیمانێکی سەرەکی ئێرانە و دەوڵەتێکی دراوسێ ئێرانە و هێزە شیعەکان باڵادەستن نزیکن لە ئێرانەوە و هەر فراوانخوازێکی تورکیا و گەورەبوون و زیاتربوونی هەر جۆرە نفوزێکی سیاسی و سەربازی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان و عێراقدا بە زیانی بەرژەوەندیەکانی ئێران ئەکەوێتەوە لەبەرەوە ئێرانیش ڕەنگە لە قۆناغەکانی داهاتوو هەڵوێستی هەبێ یاخود نەوعەنما بەو شێوەیە ڕازی بێکە ئەو وجدە سەربازیانەی سوپای تورکیا زۆر فراوان نەبێت کە مەترسی لەسەر پێگەی ئێرانیش لە هەرێمی کوردستان و لە عێراقدا دروست بکات. بەڵێ هاتنی سوپایەکی وەکو تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان و دروستکردنی بنکە و بارەکە کە لەم دوایین لەشکرکێشیاندا بارەکە سەربازی هی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا کراوەتەوە ئەمە کاریگەری لەسەر قەواری هەرێمی کوردستان بەگشت هیچی دەبێت. لە ڕاستیان نەگە ئێستا لە ساڵانی نەوەدەکانیش لە ئامێدی و بامەڕنی و لەو شوێنانە بە دەیان بنکە و بارەکەی سەربازی سوپای تورکیا هەبووە و ئەمە نیشانی ئەوەیە کە هەرێمی کوردستان توانایی پاراستنی ناوچەکانی خۆی نییە و بەهۆی ئەو ڕێکەوتن و یاخود جۆرێک لەو پەیوەندیانەی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا لە بازرگانی و لە سیاسی و ئاسایشیەوە بەڵگەیە لەسەرەوەی کە لە داهاتووشە ئەم ئامادەیی سوپای تورکیا و بوونی بنکە و بارەکە و فراوان بوون و زیاتربوونی مەترسیەکەوێتە سەر ناوچە سنووریەکان ناوچە گەشتیاریەکان ناوچە گوندنشینەکان کە ژمارێکی زۆری گوندەکان شۆڵ بوون سووتێنراون چەندین خێزان ئاوارە بوون هەتا لەم لە شرکێشە تازایە بە ژمارێکی زۆر بەناو قوڵایی پارێزگای دووەک ناوچەکانی خۆیان جێهێشتووە و مەترسی لەسەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانی سبێ ڕۆژ هەرێمی کوردستان هەڵبژاردنەکە ئەگەر هەڵبژاردنەکە کە بە تەئکید گۆڕانکاری لە نەخشەی سیاسی هێزە سیاسەکان و هێزی حکومڕان لە هەرێمی کوردستانە ئەکات بە گوێرەی ئەو پێشبینی و خوێندنەوانەی کە لێکدانەوەی بۆ ئۆکرێ ڕەنگە تورکیا ئەمە قبول نەکات بۆیە یعنی هەر گۆڕانکارێکی سیاسی دەسا و دەستکردنی دەسەڵات بە شێوی دیموکراسیان لە هەرێمی کوردستان بە قازانجی تورکیا نشکێتەوە ڕەنگە تورکیا تەداخل بکە و بەهۆی ئەو بوونە سەربازەی کە نزیکە لە پارێزگای دووەک و هەولێر و لە ناوچانە جێگیر بووە و زیاتر بووە مەترسی دروستکە سەبارەت بەو ڕێڕەوەش کە ئەردۆغان ڕایگەیان دوایین ئۆپراسیۆنە ئەوان پێیان وایە لە باشووری کوردستان ئەم لە شرکێشی ئەم ئۆپراسیۆنە دوایین قۆناغا کە ئیتر لە ناوچەکانی باشووری کوردستان بە درێژایی 30 تا 40 قوڵایی 30 تا 40 کیلۆمەتر ئامادەی و پشتێنی سەربازی و ئاسایشیانە کۆتای بە مەترسیەکانی چەکداران پارتی کرێکەکانی کوردستان ئێستا خۆتان نەزانن خەریکی نزیکبوونەوەی لە سووریا کە دوژمنی دوێنەی بوو
و هەموو ئامادەی هەموو سازشێ بکە بۆ ئەوی لەگەڵ سووریا کۆ بێتەوە بۆ ئەوی لەوێش دژ بە ئەزمموی خۆڕێبەری ڕۆژاوای کوردستان هەوڵە دیبلۆماسی و سەربازەکانی بخاتە گەڕ کۆتایی و بەو بوونە کوردیە بێنێ لەوێ یاخود لانی کەم گەماروی بدا و تەوقی بدا بۆ ئەوەی لە ڕێگەی پەیوەندەکانی ئاساییکردنی پەیوەندەکان لەگەڵ سووریا بۆ ئەوەی وەک خۆی ڕایەگەیەنێ مای مەترسینە بێ لەسەر ئاسایش و لایانی سەربازی توش. بەڵێ بەس لە هەڵبژاردن کرد کە دوایە کە تورکیا کاریگەری لەسەر گۆڕینی هاوکێشەی سیاسی دەبێت لەم هەڵبژاردنەدا؟ چ تورکیا چ ئێران چ زۆربەی ئەمریکا وڵاتان هەموو ئەوانە چاویان لەسەر هەڵبژاردنەکانی یاریمی کوردستان ئەم هەڵبژاردنێکی چارن و سازە کۆمەڵێک گۆڕانکاری هاتوۆتە ئاراوە لە ناو هەرێمی کوردستان هێزی سیاسی نوێ دروست بوو نەخشەی سیاسی نوێ گۆڕانکاری بەسەرایە دەستکردنی دەسەڵات ڕەنگە گۆڕانکاری بەسەرا بێ بۆیە هەموو ئەو وڵاتانە بە وردیەوە چاودێریەکەن و بە بایەخیشەوە سەیری ئەنجامدانی هەڵبژاردننی هەرێمی کوردستانەکەن بۆیە هەرێمی کوردستانیش لە بۆشایی دەستوری و یاساییدایە بۆیە لەوە زیاتر دامزراوەکانی بۆی شەرعەتی بمێنێ و نەکەوێتە بەرمەترسی لە ناوچوون بۆیە پێویستی بۆیە هەڵبژاردن ئەنجام بدرێ و بێگومان یعنی بوونی سوپای تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان بەشێکی چاودێریکردنی پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە و هەڵبژاردننی ژەگەر بکرێ بێگومان هەم تورکیا وڵاتان تریش بە وردی چاودێریەکان لەبەرەوە ئەنجامەکان تەسیراتی کاریگەری لەسەر ئەوە بەرژەوەندەکانی ئەوانش لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا دەبێت. بەڵێ مانەوەی ئەم بنکە و بارەگانی سوپای تورکیا ناوخاکی هەرێمی کوردستان بە مانای مانەوەی سوپای تورکایەت بۆ هەمیشە ناوخاکی هەرێمی کوردستانە؟ بێگومان بە مانای هەمیشەیەت لەبەرەوەی عێراقیش ئێستا لەم چەند ڕۆژەکە نیگەرانی و دەردۆنگی ڕاگەیاندووە پەیوەندی بەوەیە کە ئەوان تورکیا لایداوە لەو ڕێکەوتن و لێک تێگەیشتنایی کە لە نێوانیاندا هەبووە لە قۆناغی پێشترا بەڵام پرسیارەکەوەی ئایا عێراق ئەگەر هاتووە تورکیا نەکشایەوە لە خاکی هەرێمی کوردستان و عێراق ئایا عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی سکاڵا تۆمارەکە ئایا ئەو ئامادەیە یاخود ئەو لەشکێشانەی سوپای تورکیا بە داگیرکاری ناو دەبات ئایا هێزە سیاسەکان لە پەرلەمانی عێراق بە تایبەتی هێزە سیاسیە شیعەکان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لێرەوە ئایا ئەمانە پرۆژە تەقدیمەکەن بۆ بە داگیرکاری ناساندنی ئەو لەشکێشەی سوپای تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان و عێراقدایە یان ئەمانە کەوێتە سەر ئەو ڕوودا و بەرپەرەسەندنە سیاسیانەی کە لە داهاتوە دێنە ئاراوە. زۆر سوپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم. بەڵێ مامۆستای زانکۆ شارەزا لە بواری سیاسی ئەمنی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمری کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران و ویسەرانتان. زۆر بەخێر بێت دکتۆر. سپاستان.